لسردمي إمامي عمر كوري عبد العزيز رحمتي خوای لێ بێ کە 2 ساڵ و شتێک خەلیفەی ئیمانداران بوو، ئەوەندە خەڵکی حاڵی باش بوو، ئەوەندە خەڵکی دەوڵەمەند بوو، کەس نەبوو زەکات و سەرفترە و خێر وەرگرێ. دەیفەرموو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ، دەیفەرموو بڕۆن لەسەر شاخە بەرزەکان لە لووتکەی شاخە بەرزەکان گەنم بڕژێنن بۆ ئەوەی نەڵێن لە وڵاتی موسڵماناندا باڵندەیەک برسی بووە. لە وڵاتی موسڵماناندا کەس نەڵێ باڵندەیەکی ناو موسڵمانان برسی بووە، بڕۆن گەنم بڕژێن لە شاخە بەرزەکاندا با باڵندەکان بیخۆن. بۆیە داوا بکەین بڵێن خوایە گیان کەسانێکمان بۆ دابنی کەسانێکی چاک بن، ڕوو لە خوا بن، نەڵێن خوایە کاولیکەی، خوایە تێکی دەی، خوایە سەرۆژێریکەی. ئاخر ئەمە ئینسانی ئیماندار نابێن دوعایە نەبکات، دوعا بکە خوایە وڵاتمان ئارام کەیتەوە. پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ دوعای خێری بۆ مەکە کرد، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دوعای خێری بۆ مەکە و مەدینە کرد. دوعای خێر بۆ وڵاتی خۆت کە، مەڵێ خوا کاولیکە، بڵێ خوایە دنیام بۆ چاکەی. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بۆی بتوانی بە خۆشی تێیدا بژیت. ئێستا لە غەزە سێژەمە برنج و گۆشت خۆ بە شەدە پارە دابنێ چ قیمەتێکیە کە تۆ تیارەبان سەرتەوە بوو. بۆی باخوا لێمان تێک نەدا، بەس بڵێن خواتێکی دا، خوایە خراپیکەی، بڵێن خوایە چاکیکەی. بۆی ئێمەش بەختەوەر بین، بۆی مناڵی بێت هاوان نەکوژرێ. دوعا بکە بەردەوام بڵێ خوایە دنیامان بۆ چاکەی، ژیانمان بۆ چاکەی. ئەوە زۆر گرنگە.